بەشێک لە وڵاتانی جیهان بۆ دەسەبەرکردنی ئابووری وڵاتەکەیان پشت بە چەندین سەرچاوەی داهاتی جیاواز دەبەستن و لە ئەگەری کەمبوونەوەی یەکێک لە داهاتەکاندا تووشی قەیرانی گەورە نابن. لە بەرامبەریشدا بەشێک لە وڵاتان تاکە سەرچاوەیەک وەک داهاتی وڵات بەکاردێنن کە ئەویش نەوتە، بەڵام لە ئێستادا بەهۆی دابەزینی نرخی نەوتەوە ئەو وڵاتانی تەنها پشت بە داهاتی نەوت دەبەسن تووشی قەیرانی دارایی و کوردێنان بوون لە بوجەدا کە عێراق یەکێکە لەو وڵاتانە. لە مانگی حوزەیرانی ساڵی 2014دا نرخی نەوت لە بازارەکانی جیهاندا ڕووی لە دابەزین کرد. ئەو کاتە نرخی بەرمیلێک نەوت بە $114 بوو، بەڵام لە ئێستادا بۆ $36 دابەزیوە و چاوەڕوانیش دەکرێت زیاتر دابەزێت. سعودیا کە گەورەترین وڵاتی هەناردەکەری نەوتە لە جیهاندا بەهۆی دابەزینی نرخی نەوتەوە زیانی $1 ملیار بەرکەوتووە، بەڕێژەی لە 120 تووشی کوردێنان بۆ لە بوجەدا کە دەگاتە نزیکەی 500 ملیار ریالی سعودی. ئەگەر نرخی بەرمیلێ نەوت بۆ $106 بەرز بێتەوە ئەو کاتە سعودیا لە کوردێنانی بوجە ڕزگاری دەبێت. لە ئێستاشدا ئاماژە بۆ دەکرێت سعودیا بۆ کەمکردنەوەی ڕێژەی کوردێنان لە بوجەی وڵاتەکەیدا ڕێژەیەکی زۆری لە نەوتی یەدەگ خستووەتە بازاڕەوە. عێراق کە لە دابینکردنی بوجەدا بە شێوەیەکی سەرەکی و بە ڕێژەی لە 95 پشت بە داهاتی نەوت دەبەستێ، لە ئێستادا بۆی دابەزینی نرخی نەوتەوە تووشی کوردێنانێکی گەورە بۆ لە بوجەدا بەجۆرێک لە بوجەی گشتی عێراقدا بۆ ساڵی 2016 ڕێژەی کوردێنان بە زیاتر لە 24 تریلیۆن دینار خەملێنراوە. ئەگەر نرخی نەوت لەم ئاسە نزمەی ئێستا بمێنێتەوە ئەوە ڕێژەی کوردێنان لە بوجەدا زیاتر دەبێت، چونکە نرخی بەرمیلێ نەوت لە بوجەی 2016دا بە $45 خەملێنراوە، بەڵام هێشتا ساڵی 2016 نهاتووە و نرخی نەوت $10 خوار ئەو نرخە کەوتووە. بۆ ئاسانکردنەوەی زیانەکانی عێراق دەبێت نرخی بەرمیلێ نەوت بۆ $80 بەرز ببێتەوە کە بەپێی دوایین راپۆرتی ئاژانسی وزەی نێودەوڵەتی تا ساڵی 2020 چاوەڕوان ناکرێت نرخی نەوت بگاتەوە ئەو ئاستە. تەنها لە ماوەی ساڵێکدا کوردێنان لە بوجەی گشتی عێراقدا بە ڕێژەی لە 1.5 بەرز بووەتەوە. شانشینی عومان یەکێکە لە وڵاتانەی کە بە ڕێژەی لە 187 پشت بە داهاتی نەوت دەبەستێ و بۆی دابەزینی نەوتەوە تووشی کوردێنان بۆ لە بوجەکەیدا بە ڕێژەی لە 136 کە دەکاتە نزیکەی $4 ملیار. بۆی دابەزینی نرخی نەوتەوە ڕێژەی کوردێنان لە بوجەی گشتی ئیماراتدا بۆ ساڵی 2016 بە ڕێژەی لە 104 خەملێنراوە کە دەگاتە نزیکەی $3 ملیار. هەر یەکە لە کوێیت و قەتەر نرخی بەرمیلێک نەوتیان بە $55 خەملاندووە لە بوجەدا بۆ هێشەوە تا چەند مانگی ڕابردوو تووشی کوردێنان نەبوون لە بوجەدا، بەڵام بۆی دابەزینی نرخی نەوتەوە بۆم ئاستە کوێیت بە بڕی $27 ملیار و قەتەریش بە بڕی $13 ملیار تووشی کوردێنان دەبن لە بوجەی ساڵی 2016 ئەو وڵاتانەدا. جگە لە وڵاتانە هەر یەکە لە لیبیا و بەحرین و یەمەن و چەند وڵاتێکی دیکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تووشی کوردێنان بوونەتەوە لە بوجەدا و سندوقی دراوی نێودەوڵەتیش ئاماژە بۆ دەکات. لە سەرەتای ئەم ساڵەوە دابەزینی نرخی نەوت زیانی زیاتر لە $360 ملیار لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست داوە. لە ئێستادا بۆ چوونی جیاوازێ لەسەر داهاتووی نرخی نەوت لە بازارەکانی جیهاندا بە جۆرێک بەشێک لە شارەزایانی بواری ئابووری ئاماژە بۆ دەکەن تا نزیکەی 3 ساڵی دیکە نرخی نەوت لە خوار $40 دەمێنێتەوە. بەشێکی دیکەشیان پێیان وایە نرخی نەوت لەم ئاستەی ئێستا زیاتر دابەزێت و نرخی بەرمیلێک نەوت دەبێتە $10. بەرهەم ساڵح NRT